پەکەکە بۆتە ئەمری واقع و پێویستە ئەمریکا مامەڵەی لەگەڵدا بکات و سزادانی ئەو هێزە لە بیری خۆی بەرێتەوە. ئەمە بۆچوونی نووسەرێکی ئەمریکی ئاگادار لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام ئاخۆ ئیدارەی بایدن مژدەی سەردەمێکی نوێی بۆ پەکەکە پێیە یان سەرۆک هەر کەسێک بێت دەبێت بەخواستی تورکیا بکات و دژی پەکەکە بوەستێتەوە. هەرچەندە تورکیا لۆبیەکی بەرفراوانی بۆ کۆکردنەوەی دوژمنانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەنجام داوە، بەڵام بە بۆچوونی نووسەر و توێژەرێکی ئەمریکی پەکەکە سەرکەوتوو بووە لەوەی بەسەر ئەو دۆخەی بەهۆی تورکیاوە تیایدا بە گروپێکی تیرۆریستی ناسراوە زاڵ بێت. دوای دژایەتیکردنی پەکەکە بۆ ماوەی زیاتر لە 40 ساڵ پێدەچێت هێشتا هەژمونی سیاسی و سەربازی پەکەکە لە باشووری کوردستان ڕووی لە کزی نەکرد بێت، لەگەڵەوەی لەو ماوەی 40 ساڵەدا زنجیرەیەک ڕێکەوتنی ناوخۆیی ناوچەیی و نێودەوڵەتی بۆ لە قاڵبدانی پەکەکە ئەنجام درراوە کە دیارترینیان ڕێکەوتنی شنگال بوو لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان. ساڵی 1997 لە سەردەمی بیل کلینتۆن سەرۆکی ئەو کاتی ئەمریکا لە چوارچەوەی ڕێکەوتنی فرۆشتنی چەک بە تورکیا دژایەتی خۆی بۆ پەکەکە و کەوتنە ژێرەژموونی ئەنقەرە لەو ڕووەوە ڕاگەیان. مانگی ئۆکتۆبەری ڕابردوو بە ئامانجی گێڕانەوەی سەقامگیری و ئاساییکردنەوەی دۆخی شەنگال ڕێکەوتنێک لە نێوان هەولێر و بەغدا ئەنجامدرا، بەڵام وەک مایکل ڕۆبن نووسەر و ڕۆژنامەنووس و توێژەری دیاری ئەمریکی دەڵێت ئەو ڕێکەوتنە جگە لە سنووردانان بۆ هەژمونی پەکەکە هیچی دیکە نەبووە. مایکل ڕۆبن توێژەر لە زانکۆی ئەمریکان ئەنتەرپرایز لە نووسینێکی نوێدا کە لە پێگەی ناشناڵ ئەنتەرستی ئەمریکی بڵاو بۆتەوە دەڵێت ڕێکەوتنەکەی هەولێر و بەغدا پەیوەندیەکی گەورەی با دۆخی شنگال وەک ناوچەیەکی جێناکۆک لە نێوان ئەو دوو حکوومەتە نەبوو بە ئەندازەی ئەوەی بۆ بربەزدانان بوو لە بەردەم پەکەکەدا. هەرچەندە لە ئاستی نێودەوڵەتی ساڵانێکە پەکەکە خراوەتە لیستی تیرۆرەوە، بەڵام ئێستا هەوڵێکەیە بۆ چاوخشانەوەی هەندێک وڵات بەو بڕیارەیاندا. دیارترینیان بەلژیکایە کە سەرڕای لۆبی تورکیا بۆ ناساندن و هێشتنەوەی پەکەکە وەک گروپێکی تیرۆریستی، بەڵام بەلژیکە سەرقاڵی چاوخشانەوەیە با بڕیارەکەیدا. لە پاڵ بەلژیکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناڕاستە و خۆ با بڕیارەکەیدا چۆتەوە، ئەویش لە پرسی هاوکاریکردنی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و دواتریش دروستکردنی هێزەکانی سووریای دیموکرات ناسرا و بەهەسەدا. مایکل ڕۆبن لەو ڕۆ بۆچوونی وایە سزادانی پەکەکە لەلایەن تورکیا و ئەمریکاوە کاریگەری بۆ سەر شەرعیەتی پەکەکە نییە، بەتایبەت کە ئێستا جێپێی خۆی قایم کردووە و لە دیدی ئەزیدیەکانەوە پەکەکە پارێزەری ئەوانە. هەرچەندە ئیدارەی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە زۆر وێزگەدا گورزی گەورەی لا پرۆژەی پەکەکە لە سووریادا و هەروەها لە تورکیاش، بەڵام ئێستا چاوەکان لەسەر ئیدارەی جۆ بایدنن سەرۆکی نوێی ئەمریکا کە هێشتا لە بانگەشەی هەڵبژاردندا بوو دژایەتی تورکیا و سیستمە سیاسیەکەی ڕاگەیان. مایکل ڕۆبن پێشنیازیەوە بۆ ئەمریکا دەکات کە سیاسەتێکی زیرەکانە و واقعی بەرامبەر بە پەکەکە پەیڕەو بکات، ئەویش بە مامەڵەکردن لەگەڵیدا وەک هێزێکی کاریگەر بە ئامانجی باشکردنی توانەکانی و تێڕوانینی بۆ دیموکراسیەت. مایکل ڕۆبن بە توندی ڕەخنە لە پارتی دیموکراتی کوردستان دەگرێت و دەڵێت دەبێت ئەمریکا دەست هەڵگرێت لەوەی لە چاوی تورکیا و پارتیەوە تەماشای پەکەکە بکات. ئیدارەی نوێی جۆ بایدن هەر جۆرە مامەڵەیەکی نوێی سەربازی لەگەڵ تورکیا ڕادەگرێت، بەتایبەت لە پیشەسازی فرۆشتنی چەک. ئەوەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا بۆ سەر پەکەکە دەبێت. سزادانی سەرۆک و ئەندامانی ئیدارەی دامەزراوەی پیشەسازی چەک لە تورکیا لەلایەن ئەمریکاوە ڕاستەوخۆ کاریگەری هەبووە لەسەر هێرشە ئاسمانەکانی تورکیا بۆ سەر پەکەکە لە عێراق. هەرچەندە هێرشە ئاسمانەکان نەوەستاون، بەڵام بەراورد بە پێشوو کەم بۆتەوە. ئێستا تورکیا لە بری F-16 پشت بە درۆن دەبەستێت بۆ هێرشەکانی بۆ سەر پەکەکە. هەرچەندە ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا لە ماوەکانی ڕابردوودا هەڕەشەی ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی دژی پەکەکە لە عێراق و هەسەدە لە سووریا کرد، بەڵام چاودێرانی سیاسی بۆچوونیان وایە هەر هێرشێکی نوێی تورکیا لە سووریا دەبێت لە ژێر گڵۆپی سەوزی ئەمریکا دابێت. ئێستاش کە ئیدارەی ئەو وڵاتە گۆڕاوە بە دووری دەزانن بایدن ڕێگە بە هێرشێکی لەو جۆرە بدات. لە عێراقیش دۆخەکە هاوشێوەی سووریایە، بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق تورکیا ناتوانێت
ئۆپەراسیۆنی سەربازی گەورە وەک ئەوەی پلانی بۆ داناوە لە مانگی ئاداری ئەم ساڵ جێبەجێ بکات. دۆخی بەغدا جیاوازە لە دیمەشق. لە بەغدا هێزە شیعەکانی نزیک لە ئێران بەتوندی دژی دوورخستنەوەی پەکەکەن لە شنگال، هەروەک چۆن ئەو هێزە سیاسیانە ڕۆڵیان هەبووە لەوەی ڕێکەوتنی شنگال هەر لەسەر لاپەڕە بمێنێتەوە.